وڵاتیانی خۆشەویست. بڵاوبوونەوەی نەخۆشی گوازراوەی سەرچاوەگرتوو لە ڤایرۆسی کۆڕۆنا هەمومانی خستووەتە بەردەم تاقیکاری و ئەزموونێکی گەورەی ئەخلاقی و مرۆیی و دینی. وەک دەزانن تا ئێستاش هیچ چارەسەرێک بۆم نەخۆشە نەدۆزراوەتەوە. تەنها چارەسەر بریتیە لە کۆمەڵێک ڕێنمایی خۆپارێزی کە لەلایەن ناوەندە تەندروستیەکانەوە دەرکراوە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانیش کۆمەڵێک ڕێنمایی تەندروستی دەرکردوون کە هیوادارم هەر هەمومان بەو پەڕی هەستکردن بە بەرپرسیارەتی بتوانین بە باشترین شێوە جێبەجێیان بکەین و پابەند بین پێیانەوە تا خەندە و خۆشی و ئاسوودەیی بگەڕێنینەوە بۆ ڕوخسارەکانمان و دڵەکانمان و تێکرا لەگەڵ ئازیزانمان شەقام و کۆڵانە چۆڵەکانمان ئاوەدام بکەینەوە. هاوڕێیان، ئێمە بە قەرەنتینەکردنی خۆمان لە ماڵەکانماندا هەوڵ دەدەین و پاراستنی کوردستان. تکاتان لێ دەکەم ئێستا با ئێمە بۆ ماوەیەکی کاتی خۆمان قەرەنتینە بکەین پێش ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا پەرە بسەنێت و دواتر کۆنتڕۆڵکردنی سەخت بێ. هیوام سەلامەتیە بۆ هەموو لایەک و با پایبەندی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بین هەمومان بەیەکەوە. فرە ئەم هەموو هاوڵاتیت کوردستانی پشتەوان و پشتگیرێت حکوومەتا خۆبن ji bo cîbecekirina rastpardê nûê derheqê vê nexweşiya berberaf li welatê me û li cîhanê hemûyê. Tenê zaminê serkeftina me êgirtina me ye. Yekî ji gotinê Cenabê Serok Barzanî bêjitên her gava Kurda êgirtî mucîzek tomar kiriye. Werin dîsa da êk bigirin, mucîzeka dî tomar kirin, evê nexweşiyê bibezînin ji nav welatê xwe û Kurdistan her bimînin mêrgeka ciwan û paqij seranserê dunyayê. Xwedê milletê me parêzitin. Çîroknivîs İsmaîl Silêman Hacanî.